سلااوان لێ بێتوە کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندا بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. چالاکی شاخەوانانی سنا بۆ ڕێزگرتن لە یادی ئیسماعیل کەریمی، کوژانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە گیلان غەرب، سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی سەوڵاوە، بردومانی چڕی ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان لەلایەن تورکیا، ناڕزایەتی خەڵکی ڕۆژاوای کوردستان بەرامبەر بە تورکیا، مانگرتنی کێشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان دژ بە کەماوی، کۆبوونەوەی ماڵدزراوانی تەراوەد نۆڤین لە قەزوین و ڕاگەیاندنی ڕێکخراوە چەپ و دموکراتیکەکانی ئێران دژ بە سزایەدا. درێژی هەواڵەکان. چالاکی شاخەوانانی سنا بۆ ڕێزگرتن لە یادی ئیسماعیل کەریمی. ڕۆژی هەینی 5 گەلاوێژ کۆمەڵێک لە شاخەوانانی سنا بە مەبەستی ڕێزلێنان لە یادی ئیسماعیل کەریمی، ژینگە پارێزی گیان بەخکردووی خەڵکی کامیێران بەسەر لووتکەی چیای حەسەن تەمەر سەرکەوتن. ئیسماعیل کەریمی چالاکی ژینکە پارێزی خەڵکی گوندی نەجەفاوای کامیێران لە کاتی کوژانەوەی ئاگری دارستانەکانی گوندی کانێشە بە سەختی بریندار و ڕۆژی چوارشەممە 3 گەلاوێژ بەهۆی قورسی برینەکانی لە نەخۆشخانەی کەوسەری سنا گیانی باخت کرد. ڕۆژی ڕابردوو شاخەوانانی شاری سنا بە هەڵکشان بەسەر چیای حەسەن تەمەر ڕێزیان لە یادی کاگ ئیسماعیل و هەموو گیان بەخکردوانی ڕێگای پاراستنی ژینگەی کوردستان گرت. کوژانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە گیلان غەرب. لە ڕۆژانی ڕابردوودا کۆڵبەرێکی خەڵکی شارستانی گیلان غەربی سەر بە پارێزگای کرماشان بە ناوی ئێحسان نەوروزی تەمەن 25 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری مەریوان گیانی بەخت کرد. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی دووشەممە 1 گەلاوێژ هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە سنووری مەریوان کۆمەڵی کۆڵبەریان داوەتە بەر دەستڕێژی گورلە و لە کامی و هێرشکردنەدا کۆڵبەرێکی خەڵکی گیلان غەرب بە ناوی ئێحسان نەوروزی گیانی بەخت کردووە. شانی باسە کا ڕۆژی هەینی 5 گەلاوێژ مەراسمی ناشتنی تەرمیە و کۆڵبەرە بە بەشداری بەرینی خەڵک لە زێدی خۆی بەڕێوەچ. سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی سەوڵاوە. ڕۆژی هەینی 5 گەلاوێژ ڕووبەرێکی زۆر لە دارستانەکانی هەزارخانی سەر بە شاری سەوڵاوە لاگردا سووتە. بەپێی راپۆرتی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان چەندین هێکتار لە دارستان و مێرگی ناوچەی هەزارخانی لە شاری سەوڵاوە لاگردا سووتاوە، بەڵام بە هەوڵ و تێکۆشانی ئەنجامانی ئەو ڕێکخراوەیە و خەڵکی خۆبەخش پاش چەند کاتژمێر کۆنتڕۆڵ کراوە. خۆکوژی کرێکارێکی خەڵکی دیواندەرە لە بەندەر ماهشەر. بەپێی راپۆرتی یەکێتی کامیۆندارانی ئێران، شۆفرێکی بارهەڵگری خەڵکی دیواندەرە بە پاشناوی باباوەیسی بەهۆی کێشەی مەعیشەتی لە ڕێگەی خۆکوژیەوە لە بەندەر ماهشەر کۆتایی بە ژیانی هێناوە. بەپێی ئەو وێنانەی لە تەڕۆکۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، باباوەیسی بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانی لە بەردەم دەفتەری شرکەتی باربەری ئەهورای ماهشەر خۆی هەڵواسیوە و گیانی لەدەستاوە. شانی باسە کە لە ماوەی 1 مانگی ڕابردوودا بەلانیکەم 6 کاریگەری زەحمەتکێشی ئێرانی بەهۆی نەدانی داخوازی و گوشاری مەعیشەتی دەستیان داوەتە خۆکوژی و گیانیان لەدەستاوە، بەڵام بەرپرسانی گەندەڵی ڕژیم و بنەماڵەکانیان لە ڕیفاه و ئەمنیەتدا ژیانیان بەسەر بردووە. بردومانی چڕی ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان لەلایەن تورکیا. شەوی هەینی 5 گەلاوێژ فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیا ناوچە شاخاویەکانی چۆمان و بالکایەتیان لە پارێزگای هەولێر بە چڕی بردومان کرد. ڕۆژی ڕابردوو شەڕێکی قورس لە نێوان گریلاکانی پەکەکە و ئەرتشی تورکیەدا ڕوویدا و پەهبادێک و هەلیکۆپترێکی دیکەی تورکیا لەلایەن گریلاکانەوە خرایە خوارەوە. لەلایەکی دیکەوە سەنگەری هێزەکانی تورکیا لە سنووری دەهۆ کراوەتە ئامانج و چەندین هێزی ئەو وڵاتە کوژرا و بریندار بوون. پاش ئەو شەڕ و پێکدادانەدا
فڕۆکە جەنگیەکانی تورکیا ناوچەکانی بالەکایەتی و چۆمانیان بە چڕی بردومان کرد و لە ئەنجامی ئەو هێرشەدا زیانێکی زۆر بە ژینگە و سروشتی ناوچەکە گەیشت. ناڕزایەتی خەڵکی ڕۆژاوای کوردستان بەرامبەر بە تورکیا ڕۆژی پێنجشەممە و هەینی 4 و 5 گەلاوێژی 1403 دانیشتوانی شاری باب لە ڕۆژاوای کوردستان بۆ جارێکی دیکە دێژ بە دەوڵەتی تورکیا ڕژانە سەر شەقام و لەگەڵ بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە بەشەڕ هاتن. بە پێی زانیاریەکان دانیشتوانی شاری باب لە ئاست گەندەڵی و سەرکوتگەری هێزەکانی ئەرتشی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە خۆپیشاندانیان کردووە، بەڵام پۆلیسی ئەو شارە تەقەی بەسەر خەڵک کردووە و ناڕازیانیش بە چاک هێرشیان کرد سەر مەقەڕی پۆلیس و بنکەی ئەرتشی تورکیا. بەوتەی میدیاکانی ڕۆژاوای کوردستان شەڕەکە تا بەیانی درێژەی بووە و بەڵام ڕێژەی زیانە گیانیەکانی هێشتا ئاشکرا نەکراوە. مانگرتنی کشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان دژ بە کەمئاوی ڕۆژی هەینی 5 گەلاوێژ کشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی حەقئاوە کۆبوونەوە و جادەکانیان داخست. بە پێی زانیاریەکان کێشاوەرزانی ئیسفەهانی لەگەڵ تراکتۆرەکانیان لەسەر جادەی گوندی جۆزدان مانیان گرتووە و بە داخستنی محوەری هاتوچوو بۆ ئیسفەهان خوازیاری پێدانی حەقئاوەی زایەندە ڕوودبوون. کۆبوونەوەی ماڵدزراوانی تەراڤەدنۆڤین لە قەزوین. ماڵدزراوانی شرکەتی تەراڤەدنۆڤینی قەزوین ڕۆژی هەینی 5 گەلاوێژ لە بەردەم مزگەوتی جامعەی ئەو شارە کۆبوونەوە و دژ بە بەرپرسانی ڕژیم دروشمیان بەرز کردەوە. محەممەد ڕەزا غەفاری بەرپرسی شرکەتەکانی ڕەزایەت خۆدرۆ و تەراڤەدنۆڤین بە بیانووی هاوردەکردنی ئۆتۆمبیلی بیانە بەبورن بیانی پارێکی زۆری لە خەڵکی تاکستان و قەزوین وەرگرتووە. ئێستا ئەو بەڕێوەبەرەی شرکەت کە ئەندامی سپای پاسدارانە وەڵام دەرەوەی داخوازی خەڵک نیە و دام و دەستگای قەزایی و ئەمنیەتیەکانی پارێزگای قەزوین پشتیوانی لێ دەکەن. بەوتەی ناڕازیان ئیمام جومعەی ئەو شارە بە ناوی شێخ عەلی ئیسلامی کە ئەندامی مەجلسی خۆبرەگانە لەگەڵ غەفاری بۆ تاوانکردنی دارایی خەڵک هاوکاری کردووە و لە جیاتی مانەوە لە زیندان وتاری نوێژی هەینی ئەڵێتەوە. ڕاگەیاندنی ڕێکخراوە چەپ و دموکراتیکەکانی ئێران دژ بە سزایەدا. ڕێکخراوە چەپ و دموکراتیکەکانی ئێران ڕۆژی هەینی 5 گەلاوێژ لە ڕاگەیاندنێکدا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزایەدام و تۆمەتی بێبنەمای بەغی بوون. لە بەشێکی ئەو ڕاگەیاندنەدا ئەوەی ڕای ئاماژەدان بە دەست بەسەرکردنی نایاسایی، محاکمەی نادادپەروەرانە و بێبەشبوونی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی لە دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ سەپاندنی تۆمەتی بێبنەمای بەغی بەسەر دوو چالاکی کرێکاری و مەدەنی کە خزمەتیان بە مرۆڤایەتی و چینی هەژاری کۆمەڵگا کردووە بە توندی شەرمەزار کراوە. لەو ڕاگەیاندنەدا هەروەها هاتووە ڕژیمی کۆنەپەرست و جینایەتکاری ئیسلامی هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیدا تۆمەتەکانی بەغی وەکو ئامرازێک بۆ کۆمەڵکوشکردنی نەیارەکانی بەکارهێناوە و ئێستاش دەیەوێت بۆ جارێکی دیکە لە ڕێگەی پەتی سێدارە هاوینێکی دیکەی هاوشێوەی هاوینی دەهەی شازد دروست بکات. کۆبوونەوەی ناڕزایەتی یەکێتی بەرهەمهێنەرانی ئۆتۆمبیل لە ئەمریکا ڕۆژی هەینی 5 گەلاوێژ یەکێتی بەرهەمهێنەرانی ئۆتۆمبیل لە ئەمریکا با کۆبوونەوە لە بەردەم ساختمانی کۆنگرە و کۆشکی سپی ناڕزایەتی خۆیان لە سەفەری نەتانیاهۆ بۆ وڵاتە نیشاندا. کرێکارانی بەشدار لەو کۆبوونەوە هاوڕێ لەگەڵ دژبەرانی شەڕ با کۆبوونەوە لە بەردەم ساختمانی کۆنگرە و کۆشکی سپی جنایەتەکانی ئیسرائیل لە غەزە و بێشەرمی نەتانیاهۆ لە کاتی قسەکردن بۆ نوێنەرانی مەجلسی وڵاتیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری دەرکردنی نەتانیاهۆ لە ئەمریکا و ڕاگررتنی پێدانی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل بوون. دوا هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 30 کەس بەهۆی هاتنی زریان لە فیلیپین. بەهۆی هاتنی زریان و گەردەلوولی وەرزی لە وڵاتی فیلیپین بە لانیکام 30 کەس گیانیان لەدەستا. بەهۆی زریانی دوو ڕۆژی ڕابردوو لە وڵاتی فیلیپین بارانێکی زۆر باریوە و
30 کەس بەهۆی ڕووچوونی زەوی و لافاو گیانیان لەدەستاوە 200,000 کەس ئاوارە بوون. بەپێی زانیاریەکان ئەو زریانە گەیشتووەتە وڵاتی تایوان و لەوێش 7 کەس گیانیان لەدەستاوە 750 شارۆمەندی دیکە بریندار بوون. بینەرانی خۆشەویست سەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بشین.